ساڵی نوێی خوێندن لە سلێمانی لە بەردەم فەوتاندایە. تەنها 30 ڕۆژی خوێندنی ئەم ساڵ بۆ خوێندکاران ماوەتەوە. لە سنووری سلێمانی قوتابخانەکان داخراون و مامۆستایانیش دژی دواکەوتنی موچە بایکۆتی دەوامیان کردووە. بە پێی زانیاریەکان سەر و 900 قوتابخانە لە سنووری سلێمانی و گەرمیان و هەڵەبجە داخراون کە دەکاتە نزیکەی 170 کۆی قوتابخانەکان. تەنها بەشێکی قوتابخانەکان کە پۆلی 9 و 12 هەیە دەوامتیایاندا ناوبەناو دەکرێت. بەپی قسەی وەزارەتی دارایی هەرێم و عێراقیش پێدەچێت دابەشکردنی موچەی مانگی یەکی موچە خۆرانی هەرێم بکەوێتە ناوەڕاستی مانگی داهاتوو. بەمەش مامۆستایان دەڵێن تا کاتی وەرگرتنی موچەکانیان ناگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن. بەم پێش بێت تا ناوەڕاستی مانگی 2 هیچ ئەگەرێک نییە بۆ کردنەوەی دەرگای قوتابخانەکان. لە ئەگەری دابەشکردنی موچەش لە ناوەڕاستی مانگی شوباتدا بەپی ساڵنامەی خوێندن تەنها 7 ڕۆژ دەوامی قوتابخانە دەکرێت لەو مانگەدا. لە مانگی ئازاریش بەپی ساڵنامەی خوێندن کەمتر لە 10 ڕۆژ دەوامی قوتابخانە دەبێت. چونکە جگە لە پشووەکانی ڕاپەڕین و نەورۆز پشووی جەژنیش لەو مانگەدا بەشێکی زۆری دەوامی قوتابخانەکان پەک دەخات. ئەوەی دەمێنێتەوە تەنها مانگی نیسانە کە نزیکەی 15 ڕۆژ دەوامی قوتابخانەکانی تێدا دەکرێت بەهۆی پشووەکانەوە و دواتریش ساڵی خوێندن کۆتایی دێت. بۆیە ئەم ساڵی خوێندن لە سلێمانی لە ژێر هەڕەشەی فەوتاندایە و ڕوونیش نییە کەی موچە چارەسەر دەبێت تا دەرگای قوتابخانەکان بکرێنەوە.